وێنێو جوان وێنێوم یار و هەمڕازە چەنیم هۆگرە چەنیم دەمسازە چونان سەرپەل و کامپیوتر و کاریم ئاگا بە دووە و داخا ڕۆزگاریم ئاوات کە دووری شەراخێزنۆ تاقەت تاون و تەوان بێزنۆ ئێڵ چون ئاراومێ ئاشنای مەنزڵ ئاوپاشی کەرۆ کۆگای داخە دڵ دەمێو کە ئەرکێ تەنگی هۆرچنا گەشت و بیاورش گیران پڕچنا هەر خاڵش ئەڵقێ و نەگیان پێکان فرێنێ دڵبەنێ بەڵام ئێڵ گیان ئیڤێنەوێنە و دەگا و تەشاریە دەگای نەتاریخ یاگە دیارە یاگی کامێرەش وەراسانێ بەرز ئۆسایی گیریا و زوو مەکەڵان تەرس وێنێو کە هەر جار تەماشەشکەر و ڕاونە داستانێ و نەونیا بەرو ڕێونەویرە یاگە و پاوش بێنێ نەشۆونە ئێسەی ڕێخەوجاوش بێنێ جەوێن پەرسێنێ داخۆ چوونا و چێژ پێسەکۆ هەسام بەرونە پەیوەش نەشۆنە نامش نەگوگل دیام هەندستان دەبێش ئاردێنە ئۆڕام سارا و خۆڕزگایش داستانش دوورە ئیتر با مدرۆژ هانە سافورە چواردۆرە دەری و مڵکێ ئاودارێ بەنگێ و بەزەنێ هانێ و هەسارێ ڕەنگ و بەرامەش کارێدان نەگیان هەر وەخت بواز و وێ مڵۆڤە نیشان بە وەخت و واڵەش چەنی هەماڵا هەرکەی واستێ مادەمێ وا و باڵا سەرمەسێ ڕووی و عەتر و بەهاری وێ دلمی گەشتا جاڵە و تەشاری بەڕاز و خەندە پەروازێ خیاڵ ژیوای چنێنمێ پەلپەل و خاڵ خاڵ گادەرە و بەڵخی گادەرە و ناوێ گاگا دەگاگا و تەڵانە و ساوێ دار و تەوەن و ئاگڵوە گڵوا چەنی ماگێڵێ ئەغڵەب و ڕوا خیاڵا بەردانێ شێعرێ بەساچوو ویریم ئاردانێ تا پێسەواچوو تەشار ئایاگی یا مەدرەسەم بێ جای ئاسوودەیی دڵەی خەسەم بێ پێچپێچا جاڵێژ یاگی دەرزوانایم دەرە و تەپۆڵیش سارێ باڵشانایم مهرە مەردمش ڕۆژیاوری نشین گفتوواتەشا تاریخی و شیرین جاڵەشت واچی بە عەشق گرفتار چێش پێچژواردێ هەم دێوە دیار منیچ کە وەنەیم دەم و ڕێوە بێ پێچاو پێچەمم جەدەگێوە بێ نەوا کوگایاش ئاشنا نەوا بێ چارە و ڕابیاراش دۆسی نما بێ هەرکەی فرموو لێ دابیە شالاری یا کە تاریخی یاونێژ لاساری شنە و لاملا خێرا وی یاونێ گەردە بەرێوە و زەینم لاونێ گەرمە و خیاڵانە ئاماوە ئۆگۆ بە نیگای خەسۆ دیان پۆنە و ماچۆ ئانە کە تودی لار بە نەژدی ویا پرگش کۆتەنە و دوختش شیویا من کە ئاشنا و پێچپێچابێنێ ئۆسای ئازموودە و گرفتابێنێ کۆتانە پێچێ و سەخت تاقەت تاون تووششدا تووشمەوە بڵێ و سیاون نەفەسم چنیا دەس و دۆرانیۆ دەس و بازار و کردە و زەمانیۆ دەس و بێدەسی خێڵ و هوشیاریۆ دەس و بێکەسی هەوا و تەشاریۆ لێوم حاکمێ حکمت وێرانێ ئۆلام ڕانمێ هیچ لێو نەزانێ سەری و سیاسەتی ناتراز و لەنگ لێوە و منتەقی گفتار بە تفەنگ سەرێ و کادری نۆکەری وراز ئۆ سەرژانداری بەڵی بەڵمەجاز وازبارە سیا دەزمەڵە ئۆزام قرمەشا بەرزا زوخاوێ جەلام پێشکەشتا بوو سیامەند هۆرامی
ڕۆڤی 2019.